تەرخەم لە سووتانی دارستانەکانە خۆتان نەزانن وەکو حکوومەت نەبوونی بودجێ کە ئێمە هەموو ساڵانە داوای ئەو بودجەیەکێک بۆ پاراستنی دارستانەکان وەکو پێویست بۆمان نایێتەوە یان کاتێک بودجەکەمان بۆیێتەوە کاتەکە بەسەر شووە من لە ماڵی دووە داوای بودجەم کردو لە ماڵی دەیە بودجەم بۆیێتەوە چی ئیسپادەیەکی لێکم یان ئەو دەرخستانی کە ئێمە ئەینێرین بۆ وەزارەت و لێوێشێتە وەزارەتی دارایی هەمووی کەمەکرێتەوە یعنی سەم شتێکە پێ بڵێم لێرەوە لەوانەیە بڵێن چۆن شتی وا بووە ئێمە کۆمەڵە داری زۆرمان وشک بوو داوای مشار بوو بنزین و دەرخستەیەکمان کرد بۆ وەزارەت دەرخستەکە هەموو مشارێک 200,000مان نووسی بوو لە وەزارەتی خۆمان نازم سفرێکیان بیژوو کردویان بە 20,000 چوو بۆ وەزارەتی دارایی کراوە بە 10,000 دەدانم داوا کرد بوو 20 دانە 200,000م واتە بوو ئەنجا بوونی کرێکار ئێمە لە ماڵی دووە داوای کرێکارەکەین لە ماڵیەکەوە داوای کرێکارەکەین سیرەکەین لە کاتێکا بۆمانێتەوە کە ئیسپادە لەو کرێکارە ناکەین ناوکو پێویستی ئیسپادی لێ ناکەین هەم بۆ ئاودان هەم بۆ پاراستنی دارستانەکان هەم بۆ دروستکردنی یێڵی ئاگربەر پۆلیسیش کە ئیسا زۆر کەسێ ئەڵێ پۆلیس کەم تەرخەمە لەوانەیە کۆمەڵێک کەم تەرخەمی لەسەر ئەوان بێ بەڵام ئەوانیش کە ئێمە زۆر جار داوامان لێکردون کاکە تاوانبارمان بۆ بدۆزنەوە یان ئەو کەسی کە بۆ سەبەبی سووتانی دارستانەکە با بدۆزێتەوە ئەڵێ مامۆستا تۆ بنزینم بۆ دابینەکەی ئێڵم ئەی حکوومەت وەزارەتی ناوخۆ بۆدە ئەڵێ لیتێ بنزین لە دایرەکەمان نیە ئەبێ بە هاوڵاتێکی کە دارستانەکەی سووتانەوە بڵێم وەرە بنزینم بۆ بکڕە با بە دوایە بگەڕێت یان دارەکەی بڕیوەتەوە ئەمە کۆمەڵە کێشەیەکە کە لایانی کەم تەرخانەکان دەرەکەوێت کە حکوومەت دەسەبەجە ڕئیس